زۆر چاکە. پێشەوەی بێمە سەر ڕۆماتیزم، هەوکردنی ڕۆماتیزمی جومگەیی. نەخۆشی ڕۆماتیزم خۆی چییە؟ بۆ ئایا ئەکرێت نەخۆشی ڕۆماتیزم جگە لە جومگە تووشی ئەندامەکانی تری جەستەش ببێت؟ هەوکردنی جومگەی ڕۆماتیزم نەخۆشی بەرگری خۆکارە کە بێتە هۆی هەوکردنی جومگەکان. تێیدا سیستمی بەرگری لەش تێک ئەچێت، هێرشە کاتە سەر خانە ساغەکانی لەش. بەڵێ یعنی بێگومان بۆ پرسیاری دووەمت کەواوتت سیستمی ترەگرێتەوە، بەڵێ بەشەکانی تری جستەش ئەگرێتەوە، وەک سیەکان، دڵ، بۆریەکانی خوێن، پێست، چاو، ئەوانە هەمووی ئەگرێتەوە. باش، ئەگەر کەسێک نەخۆشی هەوکردنی جومگەی ڕۆماتیزمی هەبێت، ئەکرێت تووشی نەخۆشیەکانی تری ڕۆماتیزم ببێ؟ یعنی قزل جۆرەکانی کە بەڵە تەسیر لەسەری دروستەکات؟ بەڵێ ئەکرێت. ئەکرێ یعنی ئەگەر نەخۆشەکە مەثەڵەن هەوکردنی جومگەی ڕۆماتیزمی هەبێت، جۆرێکە یعنی ئەکرێت تووشی نەخۆشی کەش بێ، مەثەڵەن گورگە سوورە، لەو حالەتە ناوەکەشی ئەگۆڕێت، ئەبێتە ڕوپەس. ئێمە یعنی ئەو کاتە ئەبێتە نەخۆشی هەوکردنی جومگەی ڕۆماتیزم لەگەڵیشی گورگە سوورەش لەگەڵی ڕوئەدا. بەڵام ئەو حالەتانە هەیە بەس دەگمەنە، یعنی ئەکرێت دوو جۆری ڕۆماتیزم لە هەمان نەخۆش هەبێ. بەڵێ زۆر چاکە. کام لەم نەخۆشیانە لە سەوەفان و هەوکردنی جومگەی ڕۆماتیزمی زیاتر لە بەساڵات چواندا باوە و کامیشیان ئەکرێت لە هەر تەمەنێکی ترا ڕوو بڵێت؟ سەوەفان زیاتر بە ساڵە چوانە، خۆشی هەروای پێ ئەلێن نەخۆشی تەمەنە، لەگەڵ تەمەنە چکمە ڕۆئەدا ئەوشتا. بەڵام نەخۆشی هەوکردنی ڕۆماتیزم ئەوە لە هەموو ئەکرێت لە هەموو تەمەنێ بیدینین ڕووبدات. ڕاست زۆرجار لە تەمەنی گەورە ئەبێت، بەڵام لە هەر تەمەنێ بێ ئەتوانی بیدینین لە نەخۆشەکە. زۆر چاکە. دکتۆرە، هەموو جومگەکانی جەستە معەڕەزن بۆی تووشی هەردوو جۆری نەخۆشیەکە ببن، یان نەخێر لە جومگە بچووکەکان و لە جومگە گەورەکانە جیاوازی هەیە؟ خۆی لە سەوەفان عادەتەن ئەو جومگانە ئەگرێ کە قورسایی لەش ئەگرێنە بەرخۆیان، وەک ئەژنۆ، جومگەی حوس، بەڵام جومگەکان کەش ئەگرێتەوە، وەک جومگە بچووکەکانی دەست ئەگرێتەوە، لەوانەیە هەنێ جار شان بگرێتەوە. لە نەخۆشە ڕۆماتیزمەکان زۆر جار جومگە بچووکەکانی دەست ئەگرێتەوە لە سەرەتا، دوای جومگە بچووکەکانی پێ ئەگرێتەوە، دوای جومگە گەورەکان ئەگرێتەوە. لە حاڵەتی زۆر دەگمەن لەوانەیە شان بگرێتەوە، مل بگرێتەوە، لەگەڵیشی شەوێلاکیش بگرێتەوە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.